سڵاوتان لێبێت بەو هیوایی هەینێکی خۆشتان بەسەر بردبێت و ئێستا لەگەڵ خێزانەکانتان تەماشای کۆوار بکەن. ئێمەش کۆمەڵێک بڕگەی هونەری و کلتوریمان بۆ ئامادەکردوون، بەڵام پێش بڕگەکان با بزانین ئەم هەفتەیە چ چالاکیەکی هونەری ڕۆیداوە و چ کتێبێکی نوێ بڵاو کراوەتەوە. لە چوارچەوەی بەڕێوەچوونی دیداری هونەری لە گەرمیان کە هونەرمەندانی کوردستان و عێراق بەشداریان تێدا کرد و بەشێک لە کارە هونەریەکان نمایشکران، شانۆی سەرشەقام بوو. ئێمەش بە هاوکاری بەڕێبەرایەتی ڕۆشنبیری سلێمانی و گەرمیان توانیمانە کۆمەڵێ دیدار بکەین، ئەویش وەزیر توانی بێتە ژێر ئەو فشارەوە کار و چالاکەکانمان ببینێ و بتوانێ هەر نەبێ شتێکمان بۆ بە ئەنجام بگەێنێ. بە ئەنجامی ئەمەش توانیمان لە کفری کۆمەڵێ نمایشی شانۆگەری بێنین بۆ ئەم شارە، چکە ئەم شارە لە زۆر شت بێزەرە جگە لەوەی کە لە ڕێگاوبان لە شوێنی گشتی ئەمانە هەمووی بێبەشە و تەنانەش لە هونەریش بێبەشە. ئەمەش پراوێز کراوە، ئەکرێ ئێمە بتوانین بە چەند نمایشێک بتوانین ئەم شارە ببوژێنینەوە. سەرەتای تێکبەربوون بەچوونەتەوە سەر ڕێگی ئەتفال، سەر ڕێگی هەڵەبجە، نامەوێت خیانەت گوێ لە ناو وێنانی خۆی بێ. دیداری هونەری گەرمیاندا چەندین چالاکی بەڕێوەچوو، لەوانەش ئێمە وەکو پەیمانگای هونەرجوانەکانی فری بەشی هونەری شانووە نمایشێکی شانۆمانە ئامادە کرد و شانۆیەکی سەرشەقام بوو کە لە شاری کەلار نمایش کرا و شانۆیە شانۆی کچە ئازاکە کە بەرهەمی بەشی شانۆی پەیمانگاکەمان بوو. پێویستە ئەم شانۆیانە بێتە ناو خەڵکەوە بۆ ئەوەی ئەو خەڵکانشی کە لەسەر جادەن لە ناو بازان ڕاستەخۆ نمایشەکان ببین و بۆ ئەوەی چیشت شانۆ لە هۆڵەکان نەبێت ڕاستەخۆ خەڵک ببینە. کەم و کوڕیەکان شانۆی شەقام ئێستا شانۆیەکی سادەیە، هەموو خەڵک تێگەی لێ، هەموو زمانێک تێگەین لێ وەکو ئەم شانوانی کە ئێستا نمایشە کرێن. کورە بابە ئەمێن خۆ ئەو کورگەیەت و دەرێ ئەوەی دەزانم ئەمیش باتوان ئەو قسانە دەزانم. باشە مامەرجان حەزەکەی مێزەکە دەگوازمەوە ئێستا بکەم دایرەکە تاپۆ لە شاری سلێمانی و لە مەراسیمێکدا دوو کتێبی نووسەر ستران عەبدوڵڵا بڵاو کرایەوە. کتێبەکانیش مەسەلەی تووتنەکە و لە سێبەری مێژووەوە بۆ بەر خۆرەتاو بوو. ئەم دوو کتێبە تەواکەر یەکتین لە ڕاستەیەکیان بەشی چوارەمی مەسەلەی تووتنەکەی کە هەموو نووساوان دەگێتە خۆی لە ماوەی 25 ساڵی ڕابردووە بەندا لەسەر مەسەلەی کورد و پەیوەندی و مەسەلەی عێراقەوە نووسیوما و کتێبی دووەمیشیان لە ڕاستیە کۆمەڵی خوێندنەوەی بۆ کۆمەڵی کتێب کە کتێبی ناساون لەسەر مەسەلەی کورد کە هەم بێگانە و هەم دۆستانی کورد هەم کورد خۆی نووسویەتی وەکو تەواکەر یەکتریان هەمیان یەکەمان بیربۆچوونی خۆمە لەسەر مەسەلەی کورد، دووەمیشیان بیربۆچوونی ئەو کەسانی ترە کە کارشناسی مەسەلەی کوردن ناساندمە و هەمووشیان چنە بابی کاری ڕۆژنامەنووسیە. مەسەلەی تووتنەکە ناوێکی کوردەواری خۆمانە بۆ تعبیر لە بوونی مەسەلەی کورد. لە ڕاستی هەر تووشمان مەسەلەی تووتنەکە خۆی مەسەلەی کوردە. لە کوردستان یەکێ لەو سەرچاوانەی کە گەلی کوردەوە تووتن بۆ لە کوردستان هەمیشە ئەو وەفدە گفتوگوکارەکانی کە لەگەڵ لە بەغداوە و لەگەڵ ئینگلیزەکان هاتوون لەگەڵ گفتوگۆیان لەگەڵ کووردا کردەوە توانە باشە ئەگەر قەوارەی سەربەخۆی خۆتان دروست بکەن چی لە تووتنەکەتانەکەن واتە نوعەکە لە هەڕەشە و نوعەکە لە ئیغراکردن واتە تۆ چۆن بتوانی بازار بۆ
شمەکەی خۆت کە توتونە پەیدا بکەیت لەو ناوە لە ڕاستیە من ئەم عنوانەکەم لەو وەرگرت کە هەتا ئێستاش پێم وایە مەسەلەی توتنەکە هەر وەکو خۆی ماوە چونکە هەتا ئێستا مەسەلەی کورد چارەسەری یەکجارەکی دڵنیایی وەرنەگرتووە. ماڵی هونەری کەرکووک لە ژێر ناونیشانی جوانێک لەگەڵ میوزیک ئێوارەیەکی میوزیکیان بۆ کۆمەڵێک ژەنیاری شارەکە ڕێکخست و تیایدا بە گۆرانی و میوزیک ئەو ئێوارەیەیان بەڕێکرد. ئەمڕۆ من بە پارچە موزیکێک لەم ژوانە موزیکەیە بەشداریم کرد بە ئەمێری سانتور بە پارچە موزیکێک کە مەقامی هەمایۆن بوو بەستەیەکی مامۆستا عەلی مەردانم لەسەر و مەقامە پێشکەش کرد. هەڵبەتە مامۆستا عەلی مەردان سمبولی کەرکووکە، سمبولی گۆرانی موزیکە، سمبولی مەقامە بۆ خۆی قوتابخانەیەەکە پێم خۆش بوو بیرهاتنەوەی بکەم، بەڵام ئەم پارچە موزیکەی من بریتە لە هەستی من لە سۆزی من لە ئەوەی لە ناخی مندا بێگومان من کە بە ئەمێری سانتور بەشداریم کردووە. سانتور بەشێکە لە ژیانم، سانتور بەشێکە لە معاناتەکانم، هەستی من لە سانتورەکەەوە دەرەچێ. ئەمڕۆ کەرکووک لە هەموو کاتێ زیاتر پێویستی بە یەکگرتنەوەیە، زیاتر بە کار و چالاکی هونەریە تکاتان لێکەم بە هەموو دەستە ناو دەستێک بین بۆ خزمەتکردنی ئەم شارە بە هەموو شێوازەکان کە ئێمەش ئەمڕۆ بەم شێوازە و بەم چالاکیە حەزمان کرد خزمەتێ بە هونەرمەندانی شارەکەمان کرد. یەکێتی نووسەرانی کورد لە قەیدهۆک کۆڕێکی بۆ نووسەر عارف حیتۆ ئەنجامدا. لە کۆڕەکەدا لەسەر دوایین پەرتووکی کە لەبارەی کتێبێکی عەلیوەردیەوە نووسیوێتی گفتوگۆکرا. یەکەتیانەگەی سەرێن کورد لە قەیدهۆکی بەردەوامە سەر بزانین خۆیان ڕەوشنبیری ئیرۆژێ میهمانداریە ئەندامی خۆی چەلەنگ دکتۆر عارف حیتۆ کردە کو یەکچەند ئاوریان خۆ لەسەر پەرتووکە عەلیوەردی سەر مێژووی عێراقیە هەفچەرخ دیار دەکرد ڕەنگێکی گەلێک سەرکەفتی دکتۆر عارف وەک مرۆڤێک ئەتبارێ جوواکیدا کار دەکرد گەلێک نویسین سەر بەرێز عەلیوەردی و هزر و دیتنێتوی هەنە ئەمژێ ئیرۆکە وەک تەخە ڕۆشنبیر فەیدەیەکێش بە سمینارێ بینین چونکی عەلیوەردی کەسێکی ناسیاری جیهانیە بیاوێ جوواکناسیەدا و نویسەرێکی عێراقیە مەزن بی وەختی خۆی چوپی تەدام پێ نەبی چونکی جامێرێک بی دنیا ناس کردبی و خۆ بوو کەسێ نەتچەماند. ئەفەرتوکە چەند ئەوڕێن جڤاکی دیروکانیا عێراقێ و کتێبەکە عەلیوەردیە هەشت بەرگایە هاتە چێکردن، شەش بەرگێت سەرەکینە و بەرگێ پێنجێ و شەشێ هەریکیشوە دوو بەرگن. ئەمە بەحسی دیروکە عێراقێت کەتن هەرش سەردەمی عوسمانلیە حتا گەهتە دامەزرانە دەوڵەتە عێراقێ. ئەف بابەتێ هەنێ ئەو وەکو بوێرن دیروکی سەحناکەتێ لێ وەکو بوێرن جڤاکی سەحکەتێ و ئەف بوێرن جڤاکیژی
دین طبع کانیچەوە کەساتیا کەسی عێراقی هاتیە چێکرن. دیداری نەوەکان بۆ شێعر لە کەرکووک ئەنجامدرا. دیدارەکە لەلایەن بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی و کەرکووک پێکەوە ڕێکخرابوو کە تیایدا لە شاعری هەردوو شارەکە بە تەمەنی جیاوازەوە بەشداریان تێدا کردبوو. وەک ئەو شنەی مێردەکانیان لە جەنگ نەگەڕاونەتەوە، وەک ئەو قەیرە کچانی بۆیان نییە. بەگشتی کۆڕەکە زۆر سەرکەوتوانە بەڕێوە چوو کە هاتمە ئێرە بەڕاستی جێگەی شانازی بۆ مەموو خەڵکە لێرە کۆبووبوونەوە کە ئەم شێوازەم بینی بۆ جێگای خۆشحاڵی منیش. پێشنیارم بۆ ئەوانەوەیە ئەم کۆڕانە بگێزنەوە بۆ زانکۆکان، بۆ قوتابخانەکان، بۆ پەیمانگاکان. یعنی بەجددی پێویستی بەو جۆرە کۆڕ و سمینارانەیە کەرکووک لە ئێستا. پەلکێکی درێژم وەک ڕۆخانە مەڕوانە لە لێ ڕوخسارم چاو گەڕەکەی باوە بڕ و ڕیشەی دڵم لە قەندیلە و هاوکاری دەستگای هەوا لەگەڵ ڕێکخراوی ئاسۆ بە هاوکاری وەزارەتی ڕۆشنبیری هەوا لە نیوەن خۆمان ڕێککەوتین لەسەر ئەوەی کە ئەم دیدارە بۆ نەوەکان مەبەستمان ئەوەیە کە هەندێک لە شاعیرانمان خۆ بمانەوێت لەمانوێت چوونە بە تەمەنا و لە سەردەمی پێش پرۆسەیە شیعریان نووسیوە و بڵاویان کردوتەوە. لەگەڵ ئەو نەوانەی کە ئێستا تازە هەڵەسن حەزمان ژێ لە تێکەڵی هەبێ هەر بەردەوامیمان هەبێ لە چالاکی ئەدەبی، لە شعر، لە شانۆ، لە موزیک. ئێمە هەرگیز وەفامان هەبێ بۆ ئەسیری، بۆ خاڵسی، بۆ لوتفی شاعر، بۆ عەلی مەردان، بۆ هەموو بۆ جیهاد دڵپاک، بۆ هەموو ئەو کەسانەی کە بۆ ئەم شارە کاریان کردووە و خزمەتی کایە جیاجایە مرۆیەکانی ئەم شارەیان کردووە. ئێمەش بە ئەمەکەوە بەردەوامە بین لەسەری و بە هەموو هەوڵێکەوە بیر لەوە ئەکەینەوە کە چۆن ئیسپاتیەوە. بمبەخشە کە نوقمی خەتام و وا دەزانم بەراعەتم لێ دەتچێ. بمبەخشە کە مەستی گوناهم و وا دەزانم حاڵم بە چاکەوە گرتووە. سازانی ئەم جۆرە دیدارە و کۆکردنەوەی کۆمەڵێک شاعیر لە توێی دیدارێکدا تەواوی ئەو شاعیرانی کە سەردەمێکە لە نێو شارەکەشدا بڕاون و لە شارەکانی تری کوردستانە ژین بەڵام کەرکووکین هێنانەوەیان بۆ کۆکردنەوەیان لە چارچێوەی دیدارێکی وەهادا زۆر پێویست بوو چونکە هەست بە داڕوخانێکی زۆر هەست بە کچی و کاڵی و ستێکی زۆر لە ڕێخستنی دیدار و بابەتە ئەدەبیەکان بە شێوەیەکی گشتیەکرا بەڵام ئەم دیدارە و چەند کۆڕ و فێسباڵێک کە بەر لە ئێستا ڕێکران تەکانێکی بە ڕەوتی ئەدەبی لە کەرکووکادا. زۆرجار کاتێک دەتەوێت بابەتێکی گرنگ بەبێ کێشە چارەسەر بکەیت بە پێکەنین و نوکتە باسی دەکەیت و بەرامبەرەکەشت هەر بە پێکەنین و بەبێ کێشە لێت وەردەگرێت. کاروان خۆشناو کتێبێکی تەنزە چیرۆکی نووسیوە و کۆمەڵێک چیرۆکی تەنز ئامێزی تێدایە. لەم دیمانەیەدا کاروان خۆشناو باس لە ناوەڕۆکی کتێبەکە و گرنگی هەبوونی تەنزە چیرۆکمان بۆ دەکات. زۆربەی بەرهەمەکانی من هزری و فەلسەفین دوو ڕۆمان و دوو کورتەڕوان بەڵام ئەمەیان تەواو جیاواز بوو چکە خۆم ویستم جیاواز بی لە کاتی نووسینی ئەو حشتر و حەمام کە کۆمەڵە تەنزە چیرۆکێکە تیزە جارە دەستم بە هیچ ڕێسا و ڕێنووس و ڕێنمایەک نەگرت تەنها جێرانەوەی چەند بەسەرهاتێک بوو بە شێوازێکی تەنزامێز
کە چەند بەسەرهاتێک ڕوویداوە لە شاری هەولێر باسم لێ ئەوە کردووە بە زمانی شێوەزاری خەڵکی هەولێر تا زۆر بە ئاسانی وەکو جارێ دەڵێم تا وەکو کرۆسک لە قوڕک گیر نەبێت زۆر بە ئاسانی بستە خوارێ خەڵکەکە پێویستی وایە زۆر جار پێکەنین زۆر جار دڵخۆش بوون تاکە ئامانجەکە کەن و سەردەوێ بیگاتێ دوور لە هەر فەلسەفە و دوور لە هەر هەزرێک بۆیە من داوا لە خوێنەر دەکەم کاتی کە دەیخوێنێتەوە بە هەمان شێواز پێشوازی لێ بکە کەی ویستی لە تریقەی پێکەنین بدا کەی ویستی پێی ڕایلێن و کتێبەکەی توور هەڵدا گرنگەوەیە خندەیەک بخەمە سەر لێوی هەفت کورتە چیرۆکە تەنزە چیرۆکە زۆربەی زۆریان لە هەولێر ڕوویداوە کۆنترینیان حشتر و حەمام کاتی دوو سەرمەستی هەولێری قەساب حشتێک دەبم بۆ حەمام تەنها بۆی ئیسپاتیکەن بەڵێ حشتر و حەمامیان گوتووە باشە ئەوە لە ساڵەکانی پەنجایەکان ڕوویداوە باوکم بۆ میجێراوە چەند چیرۆکێکە ئی نۆهەتەکانە ئی هەشتایەکانە ئی زمانی کۆلیژە چیرۆکێکێ لوقمان مەجید دەرهێنەرەکە ئێستا لە ئەڵمانیا بۆ میجێراوە کە کاتی بە قاچاق سوویتە تورکیا کەریم کۆپتەر هەیە کاتی کە لە منتیقە مەحزوورە کۆپتەر لە جوتیارێکی خۆشناو دەدا کە پێی دەڵێن باسی ئەوەی مەکە بەتەڵ ئی بۆ ئەو خەڵکەی کە خەریکی ئاستنی وەرزش و لەش جوانیە نوکتەکە لەوێ لە سەروان عیبەلۆت سیر کە هەتە عینوانەکان وام هەڵبژاردووە کە وەقع چێبی هەلە وەردە یعنی هەرێک و لە شوێنێکە بەڵام بە موجمەلی لە هەولێر ڕوویداوە لە بینی ساڵەکانی 50 تا ئێستا شاری تەنەکە باز لەو شارانە دەکەم کە خەڵکیان لە خشتە برد و بە ناوی شاری فلان و شاری فلان دواتر هەم بینایەکە خراپ دەرچوو هەم خەڵکەکە سوودی لەوە نەگرت من ویستومە وشەکانم بگا قسەکانم بگا بۆیە هەوڵم داوە بە ساناترین شێواز بە کورتترین ڕێگا ئەویش بە شێوەزاری خەڵکی هەولێرە لەلایەکی تر شێوەزاری خەڵکی هەولێر لۆ تەنز زۆر شتێکی خۆشە لۆ ئەلحانە چینێ ئەو شتانەی کە لە هەولێر دەگوترێ من مەسەلە ناوچەگەری نییە مەسەلەوەی زۆر خۆشە لە کاتی پێکەنین لە کاتی جێرانەوە تو سەیری کە کاتی یەکێک نوکتت بۆ دەجێرتەوە بە شێوازەکەی خۆی بجێرتەوە بەبێ تەکەلف بەبێ ئاڵۆزیکردن بەسی ئامانجەکە ئەوە کە بیگا زۆر بە ئاسانی بیگا و شێوەزارێکی زۆر خۆشە پێم خۆشە هەندێک گوشە هەیە ویستومە یاداشتی بکەم و زۆر لە خوێنەران دەستخۆشان لێکردم چکە هەندێک گوشە هەیە فعلەن خەریکەوا لە ناو دەچێت لێرە یاداشتی کردووە هەرنووسینی تەنز لە ئەدەبی کوردی بە شێوەیەکی زۆر بەڕای من فەرامۆش کراوە من ماوەی 26 ساڵە خەریکی تەنزە نووسینم من زۆر بە گرنگی دەبینم من زۆر بە گرنگی دەزانم چونکە زۆر نووسری لەو شێوازەمانیە کاک بەرهەم عەلی کاک مەغداد شاسواری هەندێک برادری تر لەو بەو شێوازە دەنووسن بەڵام زۆر کە من پێویستە گرنگێکی زۆری پێ بدرێ چکە زۆر کێشە و باس و شت هەنە بە تەنز قبول دەکرێت خەڵک زووتر لێتی وەردەگری لەوانەیە بەرپرسەکان قبولی کەن لایەنەکان قبولی کەن چیامەدەنی یەکێکە لە هونەرمەندەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە وڵاتی سوید پەری بە خوێندن و بەهرەکەی داوە و خاوەنی چەندین ئەلبومە دابشکردنی میوزیکی بۆ زۆر لە گۆرانی و سرودە کوردیەکان کردووە. من چیامەدەنی لە دایکبووی شاری مەهاباد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ساڵی 92ەوە لە وڵاتی سوێد دەژیم خوێندی ناوەندیم لە بواری مۆسیقادا بوو دواتر لە جامعەی ستۆکۆلم کۆمپیوتەر ساینسم خوێند ساڵی 2007 ماسترم لێ وەرگرت هاوکات مێدیاشم خوێند لە بواری سینەما و فیلمدا. بەرهەمە هونەرەکانم ئێستێ بریتین لە هەفتا ئاواز دابشکردنی مۆسیقا بۆ سەد گۆرانی نووسینی تێکست بۆ
چل گۆرانی و سرود خاوەنی دوو ئالبۆمی لە چاپدراوم بەقەرە دوو ئالبۆمیش سرود و گۆرانی نەتەوەیم هەیەکات لەبەر دەستکورتی تەنیا لە ئینتەرنێت بڵاو بوونەتەوە ئێستێ سەرقاڵی دروستکردنی ئالبۆمی سێهەمم بە هاوکاری کاگالی شەریفزادە هاوکات سەرقاڵی گۆرانێکی تایبەتم بۆ وڵات هەست و سۆزێکە خۆشەویستێکە لە دوورەوە بۆ نیشتمان کە 28 ساڵ غەریبایەتی لە پاراوگە دروست بووە. کوردبوون و ئەم هەموو کارەساتەش ئەم هەموو تراژەدیایی کە بەسەرمان داهاتووە تۆن وەکو هونەرمەند ناتوانانی بە پەنایان لەڕەدوی و کاریان لەسەر نەکەی بۆیە هەر کارەساتە و بۆ خۆی هونەرێکی لایمە خۆڵقاندووە کە توانم بڵام بەشێکی زۆر لە بەرهەمەکانم هەرو کارەساتانم کە بەسەر کورد داهاتوون. دروستبوونی سرود بە تام و چێژی جاران فەزای خۆی دەوێت ئێستێ خەباتەکە خەباتێکی مەدەنی زیاتر هاوکات ناوماڵی کوردیش تاڕادەیەکی زۆر وەکو جاران نەماوە سرودەکانیش ڕەنگیان گرتووە و جیاوازیان لە بیندا دروست بووە بۆ وێنە جاران کە تۆ سرودێکت لەسەر سەربەخۆی کوردستان خوێندەوە هەر هەموو بەرەو پیری داهاتن ئێستێ بە ڕەنگەوانە بێت. کۆتا بڕگەی بەرنامەکەمان دەربارەی فستیڤاڵێکی میوزیکی و گۆرانیە ئەویش فستیڤاڵی کوردستانە بۆ گۆرانی و میوزیک کە گۆرانی بێژان و ژەنیارانی هەر چوار پارچەی کوردستانی پێکەوە کۆکردەوە. فستیڤاڵەکە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هونەری هەولێر بەشی هونەرەکانی میوزیک ئەنجامدرا. پێویستمان بە بەختەوەریە هۆڵەکان تەرجیکەین بە گۆرانی و مۆسیقا ئەوە زۆر زۆر لەلای بنگرا پێویستیمان بە وەزارەتی بەختەوەریە لەبەرەی هەمومان گرژین دەبێت پێ بکەنین بەچی پێ دەکەنین بە گۆرانی بە مۆسیقا دەبی مێشتیشمان پێویستی بە زاخاوە ئەوەیە زاخاوی مێشت ئەو مۆسیقا و گۆرانی وەزارەتی ڕۆشنبیری لاوان وەکو بەڕێبەراتی ڕۆشنبیری هونەر و مۆزیکی کوردستان پەیوەندیمان بەو شوێنانەوە کردو بۆ نمونە بە پارێزگاکانی باشووری کوردستان کامە تیمی سەرەکی خۆیانە دەستنیشانیان کردووە ئێمە دەستنیشانمان کردووە وەکو هەر چوار پارچەکانی کوردستانش ئەمان خۆیان اختیاریان کردووە و بزانن کامە هەوە ئەومان دەستنیشان کردووە
ئەمانە ئەو پەیامە بگەێنن کە هەر چوار پارچەی کوردستان خاوەن کولتوری و هونەری و مۆزیکی خۆیەوە لە پایتەختی کوردستانی باشوور نیشانی بدەن کە ئێمە خاوەن کولتورین و کە وەکو کورد کولتوری خۆمان بپارێزین. فستیوال توسا آهنگ توسا گرینگن باندورکی گرینگ هست لسر هنر کردی لسر هنر جبر کو هر چهار پارچه کردستان هنرمند لهفتینه هر کس به زراوای خود خوینه زمان می کردی گلکی دولمنده و استایل خوب پیشکش تکه استران خوب پیشکش تکه براستی جی گوه از ببجم گل جی نوع دکت موزیک هنر کردی را گلکی پیوسته و گلکی گرینگه از گلکی خوشم ایرو وقتی مهوان من باشتاری کری لوی فستیوالی ده استرانه که سورانی و استرانه که دنگ بیجی از بخونم جبر کو دنگ بیجی گلکی پیوسته جبو هر هنرمنده که بکاری به قوت دنگ خوا برنگ دنگ خوا از ببجم هنری ده زحمتیه که مزن و هنره که گلکی بالکش و گلکی قوت پیشکش بکه دنگ بیجی ده براستی از گلکی خوش بوم لپایتخت کردستان هولیره مکاری بو ام سمینره که کنفرانس که هنری دا بخینن